بێرون نەسرەدین ئەندازیاری کشتتوکاڵی لە بەڕێبەرایەتی باخچەکانی سلێمانی لە بڕگەی کشتتوکاڵیە باز لە ڕوەکێکی زینەی ناوماڵەکرێ بە ناوی لابلاب بوتوس ناوی زانستی ئەم گوڵە لیپیری منیۆمە ماوتنی یاخۆ نیشتیمانی سەرەکی ئەم گوڵە دارستانە ئیستیوائیەکانە تایبەتمەندی و باسکردن و ناساندنی ئەم گوڵە گەڵایەکی زۆر پڕی هەیە کە بێتە هۆی داپۆشینی گوڵەکە هەمیشە سەوزە قەدەکانی متەسەلیقە واتە خۆ هەڵواسە ڕەگی هەوایی هەیە و ڕەگی سەرەکی هەیە کە ئەمیش لە زۆر بوارە یارمەتی دەرێتی تایبەتمەندی گوڵەکە پێویستێ بۆ خۆگونجاندن لەگەڵ کەشوهەوا و یاخو ژینگەکەی ئەم گوڵە پێویستی بە ئاوێکی نیزامی ئاودانێکی نیزامی هەیە نەکەم نەزۆر و لە هەمان کاتیشە لە جەوێک لە مەناخێکی وشکە ئەژی بەڵام زیاتر حەزی بە شێداری هەیە تاوەکو گەڵای زیاتر و ڕەونەقی زیاتری هەبێت. لە هەمان کاتە بەهۆی خۆ هەڵواسینەکەیەوە ئەتوانێت ڕێژەیەکی مەساحێکی زۆر دابپۆشێت و بەهۆی ڕەگەکانیەوە ڕەگە هەوایەکەیەوە ئەم خۆ هەڵواسینە ئەکات و نەخۆشیەکانی گوڵەکە ئەگەر باز لە نەخۆشیەکانی گوڵەکە بکەین ئەگەر بێت و ڕاستەوخۆ بدرێتە بەرخۆر ئەبێتە هۆی ئەوەی پەڵەی قاوەیی بۆ دروست بێ یاخو لێواری گەڵاکانی زەرد هەڵبڕێ کەواتە لەم کاتەدا پێویستی بە خۆرێکی ڕاستەوخۆ نییە بەڵکو ناڕاستەوخۆ لە ژوورەوە چکا گوڵی ژوورەوەیە تیشکی خۆری پێویستە. لە کوردستانە لە زۆربەی ماڵەکان بەخێو ئەکرێت چونکە گوڵێکی خۆڕاگرە درەنگ وشکەکە هەمیشە سەوزە تاوەکو جەوی بۆ بڕەخسێ ئەمێنێتەوە. لە هەمان کاتە شێوازی زیادکردنی ئەم گوڵەمان هەیە ئەتوانی بەش بەکاری بێنی بەش لی کەیتەوە قەتعی کەیت و لە خاکێکی ترا بیڕوێنی و لە ئاویشە ئەبێت چکە ئەم گوڵە یەکێک لە تایبەتمەندەکانی لە ئاوە ڕەگ دەرەکە و لە دەریشەوە ئەگەر بە ئاو پرژێن بکرێ ڕەگ دەرەکە ئەمە تایبەتمەندێکی خاکەکەی کە پێویستی پێیەتی زۆربەی گوڵەکان و بە تایبەتی ئەم گوڵەش پێویستیان بە پیتمۆسە پێرلایت بۆ شێ خاکی ئەم جۆرە خاکیان پێویستە ئەم گوڵە لەم جۆرە خاکە ئەبێت و ئەبێ تەسریف یاخو فشەڵ بێ تاخو ڕەگەکەی زیاتر بڕوا و ئاوی تێدا نەوەستێ ئەم جۆرە گوڵە پێویستی بەم جۆرە خاکەیە. بۆ زیندوهێشتنەوەی گوڵەکە و لە هەمان کاتە بۆ ئەوەی پێویستی خاکەکەی باش بێت و بەردەوام بێ لە گەشەی ئێمە شێوازی فرتەلایزیشن دەسمیتمان هەیە کە ئەویش لە مانگێکە دوو جار من خۆم قەترەم هەیە قەترەی NPK کە لە ئاوە ئەیتوێنمەوە دوو قەترە بۆ پەرداخی ئاو و دوای ئەوەی کە ژێرەکەیم بە ئالەتێک شی کردەوە چونکە هەتا شی بکەیتەوە خۆراک زووتر وەرەگرێ ئاو زیاتر وەرەگرێ پێی دەدەم ئەمە مانگی دوو جار و ئەم گوڵە بۆ ئەوەی ڕەونەقداریش بێ گەڵاکانی وا پێویستەکە خۆی ماوادی بریقەدار هەیە بەڵام لە هەمووی باشتر سوودی لێوەربگرێ پێویستە ڕەشی بکەین بە ئاو پرژێن و سڕینەوەی گەڵاکان سەرەتا سڕینەوەی گەڵاکان بۆ ئەوەی دەمیلەکان بکرێتەوە ئاو پرژێنەکەش هەم ڕەونەقیاتێ و هەم ئەویە و هەم ئاویش وەرەگرێتەوە لە ڕێگەی لە ناوماڵیشە سوودی ئەم گوڵە هەم بۆ جوانکاریە ئەگەر دیقەت بێ یعنی مانزەرێک و جوانکاریەکە بە ناوماڵ و لە هەمان کاتە بۆ پاکردنەوەی هەوایە لە فلۆراید و گازی ژەهراوی لە ناوماڵەکە ئەگەر هەبێت.